داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئالان فەرەیدون عەلیەمین سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی یەکەین بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەی دەستپێک. بە ناوی خوای گەورە بەخێرهاتنێکی گەرمتانەکەم بۆ ئەم وەرکشۆپی تایبەت بە ریفۆرمی زانکۆ پۆلیتەکنیکەکان خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ لە سلێمانی کۆ ببینەوە بۆ باسکردنی قۆناغی دووهەمی جێبەجێکردنی پرۆژەی ریفۆرم دوای ئەوەی لە قۆناغی یەکەما لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بە ئامادەبوونی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و لیژنەی باڵا و نوێنەرانی وەزارەتی خوێندنی باڵا و سەرۆکایەتی هەر سێ زانکۆ پۆلیتەکنیکی سلێمانی و هەولێر و دوهۆک خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ لێرە کۆ ببینەوە. ئەمانەوێت لەم وەرکشۆپەیە باسی هەندێک دیتێڵی جێبەجێکردنی ئەو پرۆژەیە بکەین، چۆنێتی ریفۆرمکردن ڕەنگە لە بەرنامەکە وەکۆی بینن چەندین سیمینار و بابەت باس بکرێ، بەڵام منەمێ بە کورتی باسی ئەوە بکەم ئەو بیرۆکەی ئێمە هەمانە لە پرۆژەی ریفۆرم چییە و بۆ ئێستا داوای ریفۆرمەکەین. ئێوە خۆتانەزانن لە ساڵی 2012 بە فەرمانی ئەنجومەنی وەزیران بە فەرمانی وەزارەتی خوێندنی باڵا زانکۆ پۆلیتەکنیکەکان لە دووهۆک و لە هەولێر و سلێمانی دامەزراوە لە دەستەی خوێندنی تەکنیکی. دوای 5 ساڵ لەم پرۆژەیە ئەبێ ئێمە هەستین بە هەڵسەنگاندنێکی بابەتیانە بۆ ئەو پرۆژەی کە جێبەجێمان کردووە. لێرەوە بە خۆشحاڵی وەڵێم زانکۆ پۆلیتەکنیکەکان پێشکەوتنێکی باشان لە خۆیان بینیوە لە چالاکی زانستی، لە چالاکی ئاکادیمی، لە پەیوەندی زانستی لە نێودەوڵەتی لەگەڵ زانکۆکانی دەرەوە، لە چەندین پرۆژە و ریفۆرم لە خوێندنی باڵا، لە ماستەر، دکتۆرا، بەڕاستی جێگای شانازی ئەو پرۆژانێکەکرێت. لە هەمان کاتا ئێمە پێناسەیەکمان هەیە، پێناسەی زانکۆ پۆلیتەکنیکەکانی پێ ئەڵین کە ئێمە تایبەتمەندیمانەداتێ. ئێمە تەنها زانکۆین کە پەیمانگاشمان هەیە و دەتوانین بەکەلۆرس بدەین، دەتوانین ماستەر بدەین، دیبلۆمی باڵا بدەین، ماستەر بدەین، دکتۆرا بین. ئەم تایبەتمەندیە لە زانکۆکانی ترانیە ئەبێ ئێمە سوود لەم تایبەتمەندی خۆمان وەرگرین. بەشێکی نوێ یان قۆناغێکی نییە لەم سیستەمی خوێندنە ئەمانەوێ بەجددی باس لە قۆناغی خوێندنی پیشەیی بکەین. خوێندنی پیشەیی چۆن جێبەجێ بکەین لە کوردستان وەکو قۆناغی پێش دیبلۆم وەرگرتنی بڕوانامەی دیبلۆم. لەناو پرۆژەکە بە وازەحی باسکرا لە کۆبنەوەی یەکەمیش باسکرا کە ئێمە بتوانین بڕوانامەی پیشەیی بین 3 مانگە و 6 مانگ و 12 مانگ هاوشێوەی ئەو بڕوانامانی کە هەیە لە بەریتانیا، لە سکۆتلەندا، لە ئەڵمانیا، لە وڵاتانی ئەوروپاوەت هەندێک وڵاتانی دەوروبەری خۆمان وەکو ئوردون. ئێمە قۆناغی یەکەمی کۆبنەوەکەمان ئەم وەرکشۆپەیە بە گوێگرتنە لە ڕاجیاوازەکان دوایی لیژنەی باڵاچین کۆبینەوە کۆمەڵێک ئاکشن پلان دانین بۆ ئەوەی بزانین لە ماوەی 3 مانگ 6 مانگ 9 مانگ 12 مانگ چیمان پێکرێ و بیخێنە بوارەکانی جێبەجێکردنەوە بە کۆنووز بەرز بکرێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا توێژینەوەی زانستی و ڕەزامەندی وەزارەتی بۆرگرین. دووبارە سپاستانەکەم، هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، زۆر بەخێر بێن. زۆر سپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بەڕێزان پرۆژەی ریفۆرمی زانکۆکان بابەتێکە کە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاو عەبدولکەریم شێروانی پێشکەشێکە بەڕێزیان فەرموون. ئێمە هەروەکو بەڕێز دکتۆر ئاڵان باسی کرد، ئێمە زانکۆ پۆلیتەکنیکەکان لەو ساڵانەی دوای زۆر بەرەو پێشچووینە، بەڵام لەگەڵەوە بەرەو پێشچوونەش هەستمان کردووە کە پێویستمان بە ریفۆرم و گۆڕانکاری زیاتر هەیە بۆ زیاتر بەرەو پێشچوونی خوێندنی تەکنیکی لە کوردستان. ئەوجا ئێمە پێویستمان وایە بەوەیە کە ئەو دراستە بکەین بۆ ئەوەی لەو ریفۆرمەی کە دەیکەین بزانین گرنگی بە چ بەشێک دەدەین، بەکردنەوەی چ بەشێک، ئایا دیبلۆم بێ، ئایا بەکەلۆریۆس بێ، ئایا چ پسپۆڕێک بێ. پێویستیمان بەوەی هەیە خاڵی یەکەممانەوە بێ کە دراسەیەک بکەین لە ڕێی خەریزەکانمانەوە بزانین وەزعمان چۆنە لە بازاڕی کار. پاشان پێویستیمان بە چەند وەرکشۆپێکی وەکو ئەوەی ئەوڕۆ هەیە، زنجیرەیەک وەرکشۆپ بۆەوەی ئەو بیرۆڕایانە بگۆڕینەوە. احتیمالە ئەگەر پاشان لە کۆبوونەوەکە بڕیاری لەسەر بدەین پێویستیمان بەوەش بێ دکتۆر جان پێویستیمان بە کۆنفرانسێکە بێ. ئێمە لە مێژە بیرمان لەوە کردەوە کۆنفرانسێکی تەکنیکی بۆ هەر سێ زانکۆ پۆلیتەکنیکیەکان بکەین.
کۆنفرانسی ریسێچ بەڵام مەرز نییە هەمووی ریسێچ بێ دەکرێت بەشێکی ریسێچ بێ بەشێکی کۆنفرانسی ریفۆرم بێ مناقەشە بکەین خەڵکی پسپۆر بانک بکەین بۆی بزانین چۆن ریفۆرمی خوێندنی تەکنیکی دەکەین.